الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله. جەژنی قوربان یەکێکە لەو دوو جەژنەی لای موسڵمانان پیرۆزی ئاینی خۆی هەیە و مەڕاسیمی تایبەتی بۆ ڕێک دەخرێت. جەژنی قوربان دەکەوێتە مانگی زولحیجە و ڕۆژێک دوای وەستانی حاجیان لە عەرەفە دێت لە چوارچەوەی مەڕاسیمی حەج. ئەو جەژنە لای وڵاتانی ئیسلامی جگە لە پیرۆزیەکەی نازناوی جەژنی حاجیان یان جەژنی گەورە یان جەژنی قوربانی و سەربڕینیشی پێدەوترێت. جەژنی قوربان لە چیوە سەری هەڵدا و چۆن بۆتە سەروەتێکی ئاینی لای موسڵمانان. کاتێک باسی جەژنی قوربان دەکرێت لای موسڵمانان چیرۆکی حەزرەتی ئیبراهیمیان بیردێتەوە، چونکە جەژنی قوربان دوای ئەو چیرۆکە بۆتە سەروەتێکی ئاینی و وەک پند و بەسەرهاتێک لای موسڵمانان سیر دەکرێت. بەپێی چیرۆکەکە پێغەمبەر ئیبراهیم درودی خوای لێبێت خەون دەبینێت لە خەویە، خوددا فەرمانی پێدەکات ئیسماعیلی کوڕی بکاتە قوربانی. ئەویش دوای ئەوەی لە خەو بە ئاگا دێتەوە خەوەکەی بۆ ئیسماعیلی کوڕی دەگێڕێتەوە. کوڕەکەشی داوای لێ دەکات فەرمانی خودای گەورە جێبەجێ بکات. لە کاتێکدا حەزرەتی ئیبراهیم دەیەوێت فەرمانی خوددا جێبەجێ بکات و ئیسماعیلی کوڕی بکاتە قوربانی، خودای گەورە فەرمان بە پێغەمبەر ئیبراهیم دەکات لە جیاتی ئیسماعیلی کوڕی ئاژەڵێک بکاتە قوربانی. هەر بۆیە ئەو چیرۆکە لای موسڵمانان بەگشتی بەسەر چاوەی جەژنی قوربان دادەندرێت و هەموو موسڵمانان وەک سەروەتێکی ئاینی لە یەکەم ڕۆژی جەژنی قوربان تا چوارەم ڕۆژی جەژن هەرکەسە و بەپێی توانای گیرفان و دارایی خۆی ئاژەڵک دەکاتە قوربانی و گۆشتەکەی بەسەر خەڵکدا دابەش دەکات. ئەوانەی باری داراییان زۆر باش بێت ئاژەڵێکی زۆر گەورە دەکەنە قوربانی، هەندێکی تر مەڕێک یان چەند مەڕێک دەکەنە قوربانی. لای بەشێک لە وڵاتە عەرەبیەکانیش خوشتر دەکرێتە قوربانی. لە کۆمەڵگەی کوردەواریدا هەر لە کۆنەوە تا ئێستا بەهۆی پابەندبوون بە مەڕاسیمە ئاینیەکان خەڵک چەند ڕۆژێک پێش هاتنی جەژن خۆیان و ماڵ و منداڵ ئامادە دەکەن بۆ پێشوازی لە جەژن و کەلوپەلی پێویست و نوقڵ و گۆشت و مریشک و پێویستی تری ناو ماڵ دەکڕن. لە کۆنیشدا زیاتر گرنگی بە کڕینی جلوبەرگی نوێ بۆ منداڵ و تەنانەت بۆ گەورەکانیش دەدرا. بەیانی زوو یەکەم ڕۆژی جەژن پۆل نوێژ خوێنان ڕوو لە مزگەوت دەکەن و نوێژی جەژن ئەنجام دەدەن و دوای وتاری نوێژی جەژن نوێژ خوێنان گردن ئازادی لە یەکتری دەکەن و دوای گەڕانەوە بۆ ماڵەوە دەست بە نان خواردنی تایبەتی جەژنی قوربان دەکرێت. هەر لە کۆنەوە وا هاتووە لە ماڵی کوردیدا هەر لە درەنگانی شەوەوە تا بەیانی یان هەندێکی تر لە پێش بەرە بەیانەوە دەست دەکرێت بە چێژ لێنانی تایبەت بە جەژنی قوربانی پیرۆز. سەرەکیترین ئەو خواردنانەشی لێدەندرێ برنج و شلەی قەیسی و قاورمەی گۆشت و مریشک و ئەوەی خێزانەکان لە بەردەستیاندا بێت لێی دەنێن و دەیخەنە سەرخوانەکانیان. دوای نان خواردن پیاوانی گەڕک کۆ دەبنەوە و بە سەردانیکردنی یەکتر و دواتر سەردانی ماڵەکانی تری گەڕک و جەژنە پیرۆزە و گردن ئازادی لە یەکتر جەژن پیرۆز دەکەن. ئەو نەریتەش هەر لە کۆنەوە لە ناوچەیەک بۆ ناوچەیەکی تر و گەڕەکێک بۆ گەڕەکێکی تر جیاوازی خۆی هەبووە. منداڵانیش دوای بەیەک گەیشتنیان بە جلوبەرگی ئاڵا و واڵا پۆل بەرەو شوێنی شادی و یاریەکان بەڕێدەکەون. ئێستا لەگەڵ بەرەو پێشچوونی تەکنەلۆژیا و دەستەبەربوونی چەندین هۆکاری تری پێشکەوت و ڕێوڕەسمە دێرینەکانی جەژنی قوربان کاڵبوونەتەوە و بەشێکی زۆری بەسەرکردنەوە و جەژنە پیرۆزەش لە یەکتری بوونەتە پەیوەندێکی تەلەفۆنی یان لە ڕێگەی هۆکارەکانی ترەوە ئەنجام دەدرێت.